هێرشەکانی تورکیا تازە نین بۆ سەر هەرێمی کوردستان و تەنانەت بۆ سەر ڕۆژاواش. تورکیا تەماعی هەیە لەم ناوچەیە و تورکیا بەدوایەوەیە کە ئەو ناوچانەی ویلایەتی مووسڵ کە سەردەمی دەوڵەتی عوسمانی سەر بە تورکیا بوون جارێکی تر هەژمونی خۆی تیا بسەپێنێتەوە و تەنانەت زیاتر لە هەژمون ئەوێت بیخاتەوە سەر تورکیا، یعنی ئەوە خەونێکی لە مێژینەی تورکەکانە بە درێژایی ساڵی ڕابردوو و ئەوانە پێیان وایە کە لە ڕێککەوتنامەی لۆزانە بە شێوەیەکی زۆردارێکی ئەو ویلایەتە لە سەر دەوڵەتی عوسمانی نەهێڵراوە و پێیان وایە لە دوای 100 ساڵ لە ینی واژۆکردنی ڕێککەوتنامەی لۆزان ئەوان ئەتوانەوە ڕێککەوتنامەی هەڵۆشانەوە کە ساڵی داهاتوو ئەو ڕێککەوتنامەیە عەلە ئەساس وەکەوەی کەوان باسیەکەن کۆتایی پێ دوای 100 ساڵ. بۆیە ئامانجەکانی ئامانجی ینی گشتین و دوورمەودان و بە تایبەتیش لەم دۆخەیە کە ئێستا بینین کۆمەلگای نێودەوڵەتی سەرقاڵی شەڕی رووسیا و ئۆکراینن و تەنانەت ڕەنگە ینی تورکیا لەبیریەوە بێت کە گەر ئەو داگیرکاریانی رووسیا لە ئۆکرانەی کە سەرکەوتوو بێت ئەوە شەرعیەت بۆ داگیرکاری لە شوێنی تریش دروستە بێ و بە تایبەتی تورکیا ئەوێت ئەو هەلە بقۆزێتەوە بۆی وەکو باسمان کرد ئەو خەونە لە مێژینەی کە لە ویلایەتی مووسڵە بەدی بهێنێ کەواتە ینی ئامانجی هێرشەکانی تورکیا تەنها گەریلاکانی پەکەکە نین بەڵکو گەریلاکانی پەکەکەکەن بە بیانوو بۆ هێرشی بەرفراوانتر و بۆ ئامانجی بەرفراوانتر. لە ڕاستیە هەماهەنگی تورکیا لەگەڵ پارتی و بە تایبەتی لەگەڵ خێزانی کاک مەسعود و خێزانی حکومڕان لە هەرێمی کوردستان تازە نییە سەبارەت بە داگیرکاریەکانیان لە هەرێمی کوردستان نەک تەنها لە هەرێمی کوردستان تەنها لە ڕۆژاواش، یعنی ئەگەر بیرتان بێت ئەو شەوەی کە تورکیا هێرشی بۆ سەر جرابلۆس دەست پێ کرد بۆ ڕێگریکردن لە پێکەوە بەستنی نێوان کانتۆنی کۆبانی و کانتۆنی عفرین ئەو ڕۆژی پێشەوە مەسعود بارزانی لە ئەستەمبوڵ بوو. هەمیشە بۆ ئەو داگیرکاری و هێرشانی کە تورکیایکە چ بۆ سەر هەرێمی کوردستان چ بۆ سەر ڕۆژاوە شێوەیەک لە هەماهەنگی لە نێوان تورکیا و سوپای تورکیا میت و لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەبووە. زانی لە زووەوە طبعا يعني وەکو عقیدەیەکی استراتیژی پارتی لێ هاتووە، يعني دەسەڵاتدارانی ناو پارتی کە هەمیشە ئەوانە پێیان وایە پێویستە کات بۆمانەوەیان پشتە سوورن بە هێزێکی دەرەکی، ینی لە سەردەمی خوا لە خۆشبوو مەلا مستەفای بارزانی ئەوانە پشتە سوور بوون بە یارمەتیدان و هاوکاریکردنی ئێران شای ئێران و ئەو کاتێک کە شای ئێران هاوکاریەکانی لێبڕین و ڕێککەوتنامەی جەزایری ئەنجامدا ئیتر بۆ خۆی هەرسیان بە شۆڕشەکەی کوردستان هێنا و ئێستا تورکیا جێی شای ئێرانی بۆ گردوونەتەوە لە زووەوە تەنانەت لە سەردەمی شەڕی ناوخۆ بە بەردەوامی پێیان وایە تورکیا عاملی پاراستنی ئەوانە و لەوێەوە یعنی ئەو پەیوەندیانی کە ئێستا ئەو بەو شێوەیە بینیمان و ئەمجارە هەڵایەکی زۆرتریشی لەسەر دروست بوو ئەوە تازە نییە، یعنی ئەوان بۆمانەوەی خۆیان پێیان وایە پێویستە کات پشت بە هێزێکی دەرەکی ببەستن و هەموو هەلو مەرجێکی ئەو هێزە دەرەکیشان قبوڵە بەداخەوە، یعنی ئەوەی کە ئەو ئەزمونەی کە لە ڕابردوو بینیمان تەنانەت ئەگەر ئەو هێزە دەرەکیە دەستبەرداری پشتیوانی قەزەی کوردی بە دوور نییە جارێکی تر ئاشبەتاڵ ڕووباتەوە و هەرسێکی تر ڕووباتەوە. بۆیە ینی ئەو سەردانانە تازە نین وەکو باسم کرد پێشتریش کاک مەسعود هەر بە هەمان شێوە ڕۆشتووە بۆ ئەستەمبوڵ و دەگەڵ ئۆردۆغان کۆبووەتەوە بە هەمان شێوە نێچیروان بارزانی و مەسرور بارزانی چەند جارێک کاڕات ڕێک پێچەوانەیە. طبعاً ئەوەی کە وتم وەکو عقیدەیەکی استراتیژی پارتی لێ هاتووە دەسەڵاتدارانی ناو پارتی، من باس لە هەموو پارتیش ناکەم، یعنی پەیوەندی بۆ هەیە کە یعنی ئەو عقیدە استراتیژیە، یعنی خەڵک لێرە گرنگ نین، دەوڵەتە دەرەکیەکان گرنگن و ئەمە لە ئەنجامی ئەمە ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان ئێستا ئەیبینی بەرژەوەندیەکانی خەڵک، مافەکانی خەڵک، موچەی خەڵک، خۆشگوزەرانی خەڵک، خەدەماتی خەڵکیان زۆر بەلاوە گرنگ نییە
ئەوەی بەلایەنەوە گرنگە دەرەوەیە و ڕازیکردنی دەرەوەیە. ئەمە مۆزوعێکی زۆر زۆر ئەساسیە لەوەی کە بەرژەوەندی خەڵک ئایا میلاکە یعنی پێوەرە بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان یان بەرژەوەندی دەرەکی. ئەمە لایەکی. لای دووەمی بە حکمی ئەو پەیوەندیانە و بە حکمی ئەو پەیوەندیە ژێربەژێر و ئەمنی و سەربازیانی کە هەیە مەلەفی ئابووری هەرێمی کوردستانی شتێک تەسلیمی تورکیا کراوە وە لە ئەنجامی ئەمە ئێستا ئابووریەکی سربەخۆی هەرێمی کوردستانمان نییە. بە ناوی ئابووری سربەخۆوە نەوتی هەرێمی کوردستانیان دەرهێنا و وتیان ئابووری سربەخۆ دروستەکەین، بەڵام ئابووریەکی چەند قات وابەستەیان دروست کرد. ئابووریەکی وابەستە بە نەوتیان دروست کرد، ئابووریەکی وابەستە بە تورکیایان دروست کرد و ئابووریەکی وابەستە بە عراقیشان دروست کرد و ئابووریان ئەسڵ تێکشکاند لە هەرێمی کوردستان. کەواتە ئەمە پاشکۆیەتێکی گەورە هێنەتەکایەوە لە نێوان هەرێمی کوردستان و سوڵتە لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە و بە تایبەتی بۆ تورکیا. بۆیە ئەم پەیوەندیانە لە هیچ کاتێکا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نین. ئێمە بۆ ئەوەی بمانەوە بەدڵنیاییەوە تورکیا دەوڵەتێکی دراوسەی ئێمە، ئێران دەوڵەتی دراوسەی ئێمەیە و ئێمە پێویستە کات پەیوەندی هاوسەنگی دراوسێتی لە نێوانمانە هەبێ، بەڵام ئەم پەیوەندیە نابێت لەسەر بنەمای پرۆکسی و جاشایەتی و لینک و پەیوەندی ژێربەژێری و پەیوەندی استخباراتی و ئەوانە بێ، بەڵکو ئەبێ پەیوەندی نێوان دوو دراوسێ بێ بۆ پاراستنی بەرژەوەندی هەوبەش بۆ لێک تێگەیشتن لەسەر مەترسیەکانی یەکتر و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی ئاشتیانە. یعنی گومانی زۆرە کرێت لەو پەیوەندیانە وەکو باسم کرد و ئەم شۆڕش بۆتەوە بۆ هەندێک ڕێککەوتنامەی نهێنی، ینی تەنانەت ئەو ڕێککەوتنە 50 ساڵی کە باسییانە کرد لە نێوان تورکیا و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەشێکی ئەمنیە، بەشێکی پەیوەندیدارە بەو مەلەفە ئەمنیانی کە لە نێوانیان هەیە. طبعا ئەمە هەرێمی کوردستانی بەرامبەر تەنها بەرامبەر بە تورکیا لاواز نەکردو، بەڵکو هەرێمی کوردستان بەرامبەر بە عراقیش لاوازەکە. ڕێک بە پێچەوانی ئەو بیرکردنەوەی کە برادرانی سوڵتەی ناو پارتی هەیەە پێیان وایە کە بڕۆنەگەر لەگەڵ تورکیا سازشی زیاتر بکەن لەگەڵ عراق بەهێزە بن کە بوو ڕێک پێچەوانەکەی ڕاست بێ تۆ لە چوارچێوەی عراق ئەژیت، لە چوارچێوەی عراق مافەکانە بە دەستور پارێزراوە و ئەتوانم بڵێم ئەو مافانەی خەڵکی کوردستان سەرباری ئەو هەموو خوێنەی کە ڕژاوە ئێمە قوربانی زۆرمان داوە لە هەرێمی کوردستان بە درێژایی 100 ساڵی ڕابردووە، بەڵام نەتیجەکەی چییە؟ ئەو مافانەی هەرێمی خەڵکی کوردستان کە لە دەستوری عراق چەسپێنراون لە هیچ یەکێک لە دەوڵەتەکانی دراوسێ نییە. باشە ئێمە بۆ نین لێک تێگەیشتنمان لەگەڵ ئەم دەوڵەتە هەبێت کە ئێمە خۆمان لە چوارچێوەیە ئاژین بە پێچوانی ئەمەوە بڕۆین هەوڵی دروستکردنی پەیوەندی لەگەڵ دەوڵەتێکی تر بین کە مافی گەلەکەی ئێمە لەوێ پێشێ لەکات. تەنانەت سادەترین مافی گەلەکەی ئێمە لە تورکیا ڕەوا نابینێ. ئەمان پێیان وایە کە ئەو پەیوەندیانیان لەگەڵ تورکیا بەهێزانەکە لەگەڵ عراق بە پێچەوانەوە ڕێک بە پێچەوانەوە لاوازی کردوون بەرامبەر بە عراقیش و ئەم پەیوەندیە ژێربەژێرانە یەکێکە لەو مەلەفانی کە بەردەوام عراق لە مامەڵەکردنی لەگەڵ هەرێمی کوردستان و سوڵتەی هەرێمی کوردستانە ئەهێنێتە سەر مێزی گفتوگۆ و ئەڵێ ئێوە لەباتیەوەی بۆ نمونە نەوتەکەتان لە ساڵحی خەڵکی کوردستان بێت بە ئێمەیان وتووە نەوتەکە لە ساڵحی خەڵکی کوردستان نییە، بۆ ئێمە یعنی ناچارین ئەو نەوتە وەربگرینەوە بۆ ئەوی بەسەر خەڵکی کوردستانە دابش کرێ، بەڵکو ئەو نەوتە لە ساڵحی هێزە دەرەکیەکان. جارێ یەکەم پارتی لەو پەیوەندیانە ئەوەندە لاواز بووە کە ناتوانێت بەرامبەر بە تورکیا بڵێن نە و ئەوەندەی لە هەندێک کۆبوونەوەی لابەلایە مەسەرەن لە بەغدا لە هەندێک لە سەرکردەکانیان بیستومە تەنانەت لەو هەندێکیان ئەترسن ترسیان هەیە لەو هێرشانی تورکیا، چونکە ساندویچە بن لە بینی پەکەکە و تورکیا پارتی و ناوچەکانی نفوزیان ساندویچە بێت، بەڵام ئەوەندە لاوازن ناتوان ڕێگری بکەن. ئەمە یەک. دوو وەکو باسم کرد پەیوەندیەکانی خۆیان قوڵ لەگەڵ تورکیا بەستوتەوە، بۆیە هەندێک جار پێیان وایە کە دۆستایەتی تورکیا هۆکاری مانەوەیانە وەگەر ئەو دۆستایەتی کۆتایی پێبێ دوور نییە مانەوەیان لە هەرێمی کوردستان کەوتە ژێر پرسیارەوە کێشەی گەوریان بۆ دروست بێ. وەکو باسم کرد 75 عقدەیەکی گەورەیە لە ناو خێزانی دەسەڵاتداری ناو پارتی کە ئەو کاتی کە ئێران دەستبەرداریان بوو شۆڕش کۆتایی پێات ئەترسن
جارێکی تر ئەگەر تورکیا هاوکاریەکانی لەگەڵ ئەمان کۆتایی پێبێنێ ئەوە وەکو 75 ناچار بن بڕۆن جا لەبەر ئەوە بەشێکی ناچاریە و بەشێکیشی ترسە لە پەکەکە بەدڵنیاییەوە پارتی ترسی گەورەی لە پەکەکە هەیە و بەتایبەتی پەکەکە لە زۆربەی ئەو چیانەی کە چیای استراتیژین لە دەوروبەری ناوچەکانی نفوزی پارتی بوونیان هەیە بۆیە ترسیشان لە پەکەکە هەیە بەدڵنیاییەوە پێشێلکردنی سیادەی عێراقە و دوور نییە لەگەڵ حکوومەتی ئێستای عێراقی هەماهەنگیان کردبێ پەیوەندیەکی ڕەنگە دۆستانە لە نێوان هاکان فیدان و مستەفا کاظمی هەر لە سەردەمی ئەوەی کە مستەفا کاظمی سەرۆکی دەستگای مخابرات بووە هەیە و هەندێک جار حکوومەتی عێراقی چای خۆیان وقێنێ لەو داگیرکاریانی کە سوپای تورکیا ئەیکا لەسەر خاکی هەرێمی کوردستان بەڵام یعنی ئەوەی کە پارتیەی کە ئەوەی سوڵتە لە ناو پارتیی کە دەسەڵاتی ساڵی ناو پارتیەی کە یعنی هۆکاری یەکەمە لەوەی کە هێزەکانی تریش لە ناو هەرێمی کوردستان چاو لە پارتی بکەن و تەنانەت هەندێک لە هێزە عێراقیەکانی چاوپۆشی بکەن لە بەرەنگاربوونەوەی هێرشەکانی تورکیا بۆ سەر خاکی عێراق یعنی بەتایبەتی لەسەر خاکی هەرێمی کوردستان لە ڕاستیە لە زوو هێزانی کە لە ناو سوڵتان لە هەرێمی کوردستانەوە تایبەتی کێتی و گۆڕان لە ماوەی ڕابردوو بێدەسەڵاتی خۆیان دەرخستووە لە ڕێگریکردن لەو ئەژەندا خراپانەی کە پارتی هەیەی چ بۆ ئیدارەدانی ناوخۆی هەرێمی کوردستان چ بۆ ئیدارەدانی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغاوە چ بۆ ئیدارەدانی پەیوەندیەکانی نێوان هەرێم و دەوڵەتە ئیقلیمیەکان یعنی پاسڤن و بەداخەوە ئێستا بینی هیچ هەڵوێستێک لەم دوو هێزە نییە کە ئەمە عەلەسەر زەمانش پێکەنەرێکی سەرەکی ئەو سوڵتەیان لە هەرێمی کوردستان کە من پێم وایە کە ئەسڵان ئێمە حکوومەتێکی یەکگرتومان نییە لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی زاڵمان هەیە لە ناوچەکانی هەولێر و دۆهۆکووە بە حکمی ئەوەی کە ئەو دەسەڵاتە زاڵە کۆنتترۆلی پایتەختی هەرێمی کوردستانی کردووە کە هەولێرە تا ڕادێکی زۆر سێبری بەسەر دەسەڵاتی هەموو هەرێمی کوردستان هەیە بەڵام دەسەڵاتێکی لۆکاڵی و ناوچەیشمان هەیە لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەوەەوە کە یەکێتی تیا حاکمەوە گۆڕانیش هەندێک پۆستی هەیە لە ناو ئەم سوڵتەیە و سوڵتە لە هەرێمی کوردستان بەم شێوەیەوە سوڵتە ئەوەندەی لای خێزانەکان ئەوەندەی لای شخصەکان ئەوەندە لای دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان نیە بۆیە یعنی بێ لەو چوارچەوەی سەیری هەرێمی کوردستان و سوڵتەکانی ناو هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بەدڵنیاییەوە پێویستە وێشانە لە قاو بدرێن و پێویستە دامی نێودەوڵەتی و عێراقی و کۆمەلگای نێودەوڵەتی دروست بکرێت بۆ بەرپەرشتانەوەی ئەم جۆرە هێرشانەوە بەڕاستی ئەمە قۆناغێکی مەترسیدارە بۆ داهاتوو بە تایبەتی هەم وەکو باسمان کرد لە چوارچەوەی و گۆڕانکاریە نێودەوڵەتیانی کە لە سیستمی نێودەوڵەتی ڕۆدا ئێستا بەهۆی شەڕی رووسیا دژ بە ئۆکراین هەم بەهۆی هاتنە پێشی غاز وەکو بابەتێکی سەرەکی لە وزەی جیهانی ئەمە پێشاتێکی مەترسیدارە و پێویستەکات زوو بە زوو هەوڵیەوە بدرێت بەری پێ بگیرێ وەگەرنا ئەمە بە ئاسانی بۆ سەر تورکیا بڕاتە پێش بە دڵنیاییەوە تورکیا شەهیەکرێتەوە بۆ ئەوەی داگیرکاریەکانی فراوانتر بکە منەمێ لێرە ئاماژە بە شتێ بگەم لە سلوکی تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە عێراق دوو سیناریۆ بوونی هەیە دوو سیناریۆ هەیە بۆ داهاتوو سیناریۆیەکیانەوەیە کە ئەم داگیرکاریانەی درێژە پێبە و هەوڵێەوە بدات تەنانەت بگاتەوەی کە کێڵگەرنەوتی و غازیەکانی هەرێمی کوردستانیش کۆنتترۆل بکات کە پێویستی پێێتی بۆ وزە سەرچاوی وزە بۆ ناوخۆی تورکیا و تەنانەت تورکیا بیر لەوە کاتەوە لە زووە خەونێکی هەیە بۆەوەی کە ببێ بە پردی پەڕینەوەی وزە بۆ ئەوروپاش بۆ ئەوەی وابەستەیەک بۆ ئەوروپا دروستکە بۆ خۆی بۆیە دوور نییە یعنی ئەم داگیرکاریانەی درێژە پێ بە تا دوجارەگا بەوەی کە دەستی بگا بەسەر سەرچاوەکانی وزە لە هەرێمی کوردستان بەڵام هاوتەریب لەگەڵەمە ئەگەر بزانێ ئەو دۆخە لەگەڵ هەرێمی کوردستان و ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیەی سەبارەت بە وزە بە تایبەتی لە دوای بڕیاری دادگای باڵای اتحادی کێشەی بۆ دروستە بێ دوور نییە لە ساتێک لە ساتەکانە بڕۆ لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێبکەوێ و لەگەڵ ینی ئەو کاتە دەستبەرداری هەموو
ئەو ئینانە بێت ڕێککەوتن و شتانە هەبێت کە لەگەڵ سوڵتەی هەرێمی کوردستان هەیەی بە موازی ئیشتە سەر هەردوو سینناریۆکە کا تورکیا و هەر لە هەر کامێکیان ئەسەرکەوتوو بێت خۆی بە براوازانێ ئەتوانرێ هەڵوێست دیش بە داگیرکاری سوپای تورکیا لە چەند ئاستێک بێت بۆ نمونە لە ئاستی حکوومەتی اتحادی فشار لە حکوومەتی اتحادی بکرێ بۆی کە بێتە دەنگ لەسەر ئەم هینانە ئەم داگیرکاریانەی سوپای تورکیا و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە لە خولی پێشوش زۆر هەوڵماندا ئەمە بێنینە ناو ینی دانیشتێکی پەرلەمان تەرخان بکرێ بۆ ئەمە بەڵام سەرۆکاتی پەرلەمان ڕێگر بوو ئێستش دیسانەوە ئەتواندرێ لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم پرس کۆنفرانس ببەسترێ و هەم داخوازی ئەوە بێتەکایەوە کە دانیشتێکی پەرلەمانی عێراق تایبەتمەند بکرێ بۆ دژوەستانەوەی داگیرکاریەکانی سوپای تورکیا لە ناو خۆی هەرێمی کوردستان پێویستەکات هێزە سیاسیەکان بەتوندی دژ بەم داگیرکاریانە بوەستنەوە خەڵکیش بە شێوەیەکی گشتی یعنی منەزانم ئێستا زمینەیەکی وا لەناو ڕای گشتی هەرێمی کوردستان ڕەخساوە کە پێیان وایە هەر داگیرکاریەک زۆر زۆر باشتر لەم سوڵتەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەڵام ئەم کیانە هی ئەم سوڵتەیە نییە لە هەرێمی کوردستان و دۆخی خەڵکی کوردستان بە داگیرکاری باشتر نابێ بەڵکو ئەسڵەن ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستان بە حکمی ئەو وابەستەیانی کە بەم دەوڵەتانەوە هەیەی وای کردووە کە دۆخی هەرێمی کوردستانیان بەم شێوەیە گەیاندووە بۆیە خەڵکی هەرێمی کوردستان پێویستەکات وشیار بن داگیرکاری سوپای تورکیا لەدەست ئەم سوڵتەی هەرێمی کوردستان ڕزگاریان ناکە بەڵکو کێشەکان زۆر زۆر قوڵتر دەکاتەوە خەڵک دەتوانێت بە ئاستی جیاجیا هەڵوێستی هەبێ هەر لە دەربڕینی هەڵوێستەوە بێت تا هاتنە سەرشەقام تا تەنانەت بایکۆتکردنی کاڵای تورکی ئەمانە هەموو ئەتوانن هەڵوێست بن لەلایەن خەڵکی کوردستانەوە بۆ ئەو داگیرکاریانی کە هەن لە ڕاستیە بوونی گەریلاکانی پەکەکە لە قەندیل بیانوە بۆ هێرشەکان وەگەرنا ئامانج پەکەکە نییە یعنی سەیریکەین تورکیا لە هەر کاتێک بە هەر بیانوویە کە هاتبێتە هەرێمی کوردستان نەکشاوەتەوە هەندێک لە هێزەکانی خۆی لە ساڵانی نەوەدەکان وەکو هێزی ئاشتی پارێز بۆ ینی لە نێوان پارتی و یەکەتی هێناوە کاتی ئەو کاتە لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو ینی نزیکەی ئەوە بۆ ینی نزیکەی 30 ساڵ پێش ئێستا ئەو هێزانی هێشتۆتەوە لە هەرێمی کوردستان ئەو بنکانەی ئەو کاتە دایناون بەشی زۆریانی هێشتۆتەوە لە ڕۆژاواش بە هەمان شێوە یعنی بۆ نمونە لە دەوروبەری حەلەب خۆ هین نەبوون هێزەکانی سوپای سووریای دیموکراتی لێ نەبوو بەڵکو هێزی تری لێبوون ئەو بنکانی کە هەیەی زۆر بە کەمی کشاندونیەتەوە بەڵە درێژەی پیاون بوونی خۆی درێژە پیاوە ئەو بنکە سەربازیانی کە لە چوارچێوەی شەڕی داعش کە ئەسڵ تورکیا بەشداری نەکرد لە شەڕی دژی داعشە بەڵام هەندێک بنکەی سەربازی کردەوە کاتی خۆی لە دەوروبەری مووسڵ بە بیانی شەڕی دژی داعش ئەو بنکانی هێشتۆتەوە بۆیە مەسەلەی بوونی پەکەکە لە قەندیل بیانوە وەگەرنا ئامانجەکە پەکەکە نیە ئامانجەکە داگیرکاریە ئامانجەکە فراوانخوازیە و لە ڕاستیە بوونی پەکەکەش لە تورکیا تا ڕادەیەکی زۆر بە ڕەزامەندی تورکیا بووە یعنی ئێمە بیرمانە لە چوارچەوەی پرۆسەی ئاشتی ئەو کاتی کە پرۆسەی ئاشتی لە تورکیا بەرقەرار بوو و دیالۆگە بوو لە نێوان سەرۆکوەزیرانی ئەو کاتی تورکیا ڕەجەب تاییب ئۆردۆغان لەگەڵ بەڕێز ئۆجەلان و لەگەڵ کوردی باکوور بە ڕەزامەندی تورکیا گەریلاکانی پەکەکە لە ناوچەکانی باکوور کشانەوە هاتنە قەندیل و لە چوارچێوەی ڕێکەوتنێک بوو لە نێوان تورکیا و ئۆجەلان بەڵێ وایە ڕاستە ئەو کاتە پارتیش ڕازی بوو لەسەر ئەوەی کە ئەو هێزانە بێنەوە قەندیل بۆیە یعنی بوونی پەکەکە لێدان لە پەکەکە بیانووە وە کێشەی کورد لە باکوور بەڕاستی بە شەڕ چارەسەر نابێت و پێویستەکات ڕێگا بۆ ئاشتی بێتەکایەوە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە باکوور و پێویستە دەسەڵاتدارانی تورکیا سوودیان لە هەرێ ینی لە عێراق وەرگرت بێت لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کێشەی کورد ئەو کاتە کێشەی کورد لە عێراق چارەسەر بوو و شەڕ نەما کە بە شێوازی ئاشتیانە و بەدانان بە مافەکان کۆتایی پێهات بۆیە ئەوەش کێشەی کورد لە باکووریش پێویستی بە دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی هەیە و هیوادارم
پەکەکە هەمیشە دەست پێشخەر بێ لە خستنە ڕووی دەست پێشخەری ئاشتی بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە باکوور. پارتی ئەگەرەوە بکە هەڵەیەکی زۆر کوشندە و گەورە ئەکات هەر بەمەی کە ڕازی بووە بەو هێرش و داگیرکاریانە و هەماهەنگی هەیە لە نێوان پارتی و تورکیا لەم داگیرکاریانەیە هەڵەیەکی کوشندا کە سەبارەت بە ناوچەکانی نفوزی خۆی. تورکیا دەوڵەتێکی گەورەیە و هەر کاتێک لە هەر ئانووساتێکە کۆتایی هێنا بۆ لێک تێگەیشتنانەی لەگەڵ پارتی هەیەی پارتی سفر لێدەین لەو قومارەیەتە دەرەوە کە کردوێتی بۆیە پێویستە دوور مەودا بیر بکەنەوە تەنانەت بۆ خۆشیان بۆ خۆیان بۆ ئایندەی مانەوەی خۆیان لە چوارچەوەی هەرێمی کوردستان. ئەمە جگەلەوەی کە پارتی بە قەرز بێ و بە فەرز بێ بە تەزویر بێ و بە ڕاستەقینە بێ هێزی یەکەمە ئێستا لەسەر ساحەی هەرێمی کوردستان. ئێمە هەمومان نەزانین ئەوە بەشێکی زۆری مزەیەفە و پارتی هێزێکی بچووکە لە هەرێمی کوردستان بەڵام بە تەزویر و بە سەیطرەی ئەمنی و ئەوەی بەدەستێناوە. بەڵام ئەمەی کە ئێستا هێزی یەکەمە لە هەرێمی کوردستان چ لە پەرلەمانی کوردستان و چ لە ئەنجومەنی نوێنرانی عێراق ئەمە بەرپرسیارەتی خسووەتە سەرشانی بەرپرسیارەتی یەکەم لە پاراستنی هەرێمی کوردستانە کەوتە سەرشانی پارتی. تۆ ئەتەوێت بە تەزویر بەشی گەورەی کێکەکە بۆ خۆت بەری بەشی گەورەی سوڵتە لە هەرێمی کوردستان بۆ خۆت بەری بەڵام کاتێک یێتە سەر بەرگریکردن لە هەرێمی کوردستان بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان خۆت بتزیتەوە و یان ئەسەن مووقفێکی نەگەتیڤ دەبێت و دەستێک کەڵکەی لەگەڵ داگیرکەرانی هەرێمی کوردستان. پارتی بەرپرسیارەتی لە سەرشانە و بەدڵنیایی و هێزەکانی تریش بەرپرسیارەتیان لە سەرشانە و وەکو باسم کرد بە تایبەتی یەکێتی کە یەکێتیش ناوچەیەکی بەرفراوان لە هەرێمی کوردستان بە قەڵەمڕەوی خۆی ئەزانێ بۆیە یەکێتیش پێویستە کات خاوەندارێتی لە هەرێمی کوردستان کاتوە یەکێتیش هەڵوێستی هەبێ و دڵنیاییەوە خەڵک و هێزەکانی تریش پێویستە کات بەرپرسیارەتی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن لە ڕوبەڕووبوونەوەی ئەو داگیرکاریە. شەڕی پارتی پەکەکەیە بە دڵنیاییەوە نەخێر خەڵکی کوردستان لەگەڵ ئەو جۆرە شەڕانە نییە بۆیە ئەوە هەر شەڕێکی لەو بابەتە بێتە کایەوە شەڕی پارتی و من نازانم بەڕاستی معلوماتی وردی ئێستا لەم کاتەیە نیمە بەڵام بێدەنگی لایەنەکانی تر نیشانی پرسیاری زۆر دروست دەکات دژ بۆ داگیرکاری کە ئێستا لە ئێرایە.